دەستگاکانی ڕاگەیاندن بە خێرهاتنتان دەکەین زۆر سوپاستان دەکەین بۆ ڕووماڵکردنی بڵاوکردنەوەی هەشتەمین راپۆرتی ڕێکخراوی ستۆپ لە چوارچێوەی پرۆژەی بەهێزکردنی لێپرسینەوە دەسەڵاتی یاسا لە هەرێمی کوردستان کە تایبەت بوو بە بەهێزکردنی بنەماکانی شەفافیەتی و دادپەروەری لە کۆکردنەوەی داهات کە ڕێکخراوی ستۆپ لە 6 مانگی ڕابردوو ئامادەی کردبوو. بەڕێزان وەک ئاشکرا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2016 کۆمەڵک ڕێکاری نوێی خستنی بەر کە تایبەت بوو بە کۆکردنەوەی باج و ڕسومات و کرێ و سزاکان کە خۆی لە تونکردنەوەی وەرگرتنی باج و تونکردنەوەی وەرگرتنی ڕسومات و هەروەها زیادکردنی سزاکان دەبینیەوە کە لەو ماوەیە بە تایبەتی لە ساڵی 2016 تا ساڵی 2023 34 ڕێنمایی و بڕیار لەو بوارە بۆ زیادکردنی داهات دەرچووە. بەڕێزان ئێمە لە چوارچێوەی راپۆرتەکە چەند ژمارەیەکمان خستۆتە ڕوو بە تایبەتی چەند خشتەیە کە جیاوازی نێوان داهاتی نانەوتی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی دەخاتە ڕوو. بە تایبەتی لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 داهاتی نانەوتی لە نێوان حکوومەتی فیدراڵی لە چوارچێوەی 15 پارێزگا 2 تریلیۆن و 563 میلیارد دیناری کۆکردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 پارێزگا 2 تریلیۆن و 74 میلیاری کۆکردوتەوە. بەو پێش بێ داهاتی نانەوتی هەرێمی کوردستان ڕێژەکەی 181 داهاتی 15 پارێزگاکە عێراق بووە. هەروەها بەراوردی نێوان داهاتی گومرجی کراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی. حکوومەتی فیدراڵی کە مانگانە بە خەملێنراوی 120 میلیاردان دراوە لە کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 500 میلیاری کۆکردوتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە 140 بۆ 150 میلیارد خەملێن دراوە کۆی ساڵەکە 1 تریلیۆن و 680 میلیارد بووە. حکوومەتی فیدراڵی نیوەی ئەو داهاتە کۆ دەکاتەوە کە لە بودجەی ساڵانە ئاماژەی پێدەکاتن. ینی چوارچێوەی قانونی لەو جیاوازێک کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی هەیە ئاماژە پێکرابوو کە ئێمە ئەنجومەنی شورای دەوڵەت و دادگای فیدراڵی ئەنی بۆ چوونی جیاوازیان هەبووە لەسەر ئەوەی کە پارێزگاکان هەرێمەکان چۆن مامەڵە لەگەڵ وەرگرتنی باج و ڕسومات و کرێکان دەکەن. ئەنی بە بەشێک لە بۆچوونەکانیان بە تایبەتی ئەو ئەنجومەنی شورا پێی وایە کە سڵاحیەتی تەنها حکوومەتی فیدراڵیە بەگەڕانەوە بە مادەی 110 دەستور لە بە تایبەتی ڕسمی سیاسەتی دارایی وڵات بکاتن. حکوومەت و هەرێمەکان بۆیان نییە سڵاحیەتیان نییە کە باج و ڕسوماتی زیاتر بسەپێن. هەروەها دادگای فیدراڵی زۆرینەی سکاڵەکانی تایبەت بە بەم بابەت ڕەت کردوتەوە بە بیانووی ئەوەی کە لە چوارچێوەی کارەکانی واندانیە بە تایبەتی لە هەندێک لە سکاڵەکان بەگەڕانەوە بۆ مادەی 28 دەستور دەڵێت هەرێم و پارێزگاکان مافیان هەیە. بۆیە ئەم پرسە تۆزێک بە ناڕوونی ماوەتەوە ینی جیاوازی بۆ چوونی هەیە ئەنی بەشێک لەو بڕیارانی کە دادگای فیدراڵی دایپی جیاوازی هەیە. بەڕێزان ئێمە لە کۆتایی راپۆرتەکە کۆمەڵێک ڕاستپاردەمان هەیە کە بە تایبەتی پێویست دەکا حکوومەتی هەرێمی کوردستان پێدا چوونەوە بە بڕیارەکانی وەرگرتنی باج و ڕسومات کاتن بە تایبەتی نەهاسەنجێک هەیە لەگەڵ 15 پارێزگاکەی عێراق. بۆیە پێویست دەکا دووبارە دیراسەیەکی ورد بکرێتەوە بە تایبەتی ئەوەی ئێمە ینی بەدوا داچوونمان کردوتەوە ئەو پرسە کاریگەری لەسەر ژێ و ژیانی هاوڵاتیان کردیە. بۆیە دەکرێت جارێکی تر حکوومەتی هەرێمی کوردستان ینی دووبارە دیراسی ئەو بابەتە بکاتەوە.
بەڵێ بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە سەر ینی پاڵپش بە یاساکان بەڵام ینی خراپ بەکار هاتووە ینی بۆ نمونە یاسای زبڵ و خاشاک گەڕاوەتەوە سەر یاساکە لە شەستەکان لە عێراق بەکار بۆ بەڵام ئێستا بەکار نییە لە عێراق بۆیە بەشێکی لەوە ینی پشتی بە یاساکان یان بە تایبەتی یاسای وەزارەتەکان بەستووە بەڵام نەهاوسەنجی هەیە لەگەڵ بژێوی ژیانی هاوڵاتیان بە تایبەتی لەو قەیرانە داراییە. بەخۆی بەو ئەوەی کە ئاماژەم پێکرد دادگای فیدراڵی ینی تانەی هەیە لەسەر ئەوەی کە هەرێمەکان دەتوانن باج و ڕسومات وەربگرن بەڵام زیادکردنەکەی ینی بەشێک سکاڵا هەیە کە ناتوان سڵاحیەتیان نییە ینی لە لێکدانەوەی دادگای فیدراڵی ینی هەردوو بۆ چوون هەیە. بەڵێ ئێمە بەشێک لە چوارچێوەی کارەکانمان ینی بە دوواداچوونی ئەو چوارچێوەی ئەو راپۆرتانەیە ینی ڕاستپاردەی راپۆرتەکان چۆن جێبەجێ دەکرێت لەسەر ئەرزی واقع بە دڵنیای ئەو ئێمە دەیگەینە ئەنجومەنی وەزیران ینی بەداخەوە پێشووتر لەگەڵ پەرلەمانی کوردستان هەماهەنگیمان زۆر بوو دەماندا راپۆرتەکان دەدرا لیژنەکانی پەرلەمانی کوردستان بۆ بە دوواداچوونی زیاتر لەسەر ئەو پرسانە بەڵام ئێمە راپۆرتەکان دەگەینە ئەنجومەنی وەزیران بە تایبەتی فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوون. ینی ئێمە لە کابوینەی ڕابردوو ینی لە راپۆرتەکەش ئاماژەمان پێکردووە ینی لە 2016 کۆمەڵێک ڕێکار گیرانە بەر ینی بەداخ ینی بەشێک لەو زیادکردنی ئەو بڕیارانە ینی چاوپۆشی لێ دەکرا بەڵام لەو کابینەیە ینی زۆربەی ئەو بڕیار و ڕێنماییانێک کە دەرچون بۆ زیادکردنی باج و ڕسومات جێبەجێ کران ینی هەمویان جێبەجێکران بۆیە ینی لەسەر ئەرزی واقع دەبین کاریگەریەکەی زۆر لەسەر ژیانی هاوڵاتیان بووە و ئەو داتانەی کە بڵاومان کردەوە ڕێژەکەی لە کابینەی نوێم بە تایبەتی داهاتی ڕسومات بە تایبەتی داهاتی گومرگ داهاتی باج زۆر زیادی کردووە لەو کابینەیە.